ئەوە پاکستانیە تقریبان دوسێ ساڵە لە عێراق سەری هەردایە ئەمن یەکەم کەس مینایتمە عێراق پاکستانی بەرگەی تەعاملی گەرمای عێراق دەکەن لە مانگی 6 هەتا 20 هەفتیش سیباقی پێ دەکەین کۆترەکی عالەمیە لە هەموو دەوڵەتە خەریجەکانیش هەیە دەکە لە هەموو دەوڵەتە خەریجەکان لە بەحرین قەتەر ئیمارات سعودیا لە هەموو وڵاتەکان سیباقی پێ دەگری کۆترەکی زۆر پێشکەوتوو ئێستا مەرغوبە لە تەواوی ئاسیایی مەتقی ئاسیا وەڵا لە عێراق لە هەموو شارەکان ئێستاوە تقریبان پێشلێکە خەرک زۆر احتیمامی بە تاری ئێران دەدا بەزەوە تقریبان لۆ سارێک زیاترە هەولێر احتیمامی پێ داگەنا جنوب و بەغدا و بەسرا 4 سارە 5 سارە سیباقی دەکەن و احتیمام بە کۆتی دەدەن بەرێ لە دەرەجە عەرارە 38 36 40 14 ساعت 15 ساعت 16 ساعت دەفڕن بەرێ بەخۆی لە جێی خۆی زۆر گرانە بەسکە برێ لێستا لە عێراق بڕ قەیرانی دارایە ئەمە زۆر لە 3 وەرەقەی تماتا 20 وەرەقەی هەیتم نادەم بەس لە جێی خۆی چکەی مەرغوبە زۆر 20 وەرەقەی 30 وەرەقەی 40 وەرەقەیە لە جێی خۆی ئەمە بە خۆمان سیباقی دەکەین لقمان هەیە فەریقین لقمان لە ئەوەی هەیە لە تەواوی شارەکانی عێراقیە لە هەموو شارەکان لە ئیمارات هەیتمان لە سعودیا هەیتمان لە هەموو شارەکانی عێراق و دراوسێکان هەیتمان